ڕۆژهەڵاتناسان بەشێکی فراوانی کارەکانیان تەرخان کردووە بە تایبەتی بۆ ئاشنابوون بە کارەکانی ژنانی کورد. وێنەی جوانی ژنی کورد و هەڵسوکەوت و کارەکانی لە نێو ماڵ و سیاسەتدا زەخیرەیەکی مەزنەی کارەکانیان بووە. سەرچاوەکانی ڕۆژهەڵاتناسان بە شانازیەوە باسی پلە و پێگەی ژنی کوردیان کردووە. لەگەڵ ئەوەشدا لەو سەردەمەدا کورد کیانێکی سربەخۆ و خاوەنی ویست و ئیرادەیەکی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری خۆی نەبووە، بەڵکو هەمیشە لە ژێردەستی عوسمانی و سەفەویدا بووە. میزۆپۆتامیا ناوچەی نێوان دوو ڕووبار وەکو باسی لێوە دەکرێ وڵاتی بەرینی کوردان بووە و سەرەڕایەوەی زۆربەی ئاین و بیر و باوەڕەکانی تێدا هاتوونەتە کایەوە بۆ یەکەم جار ماڵیکردنی ئاژەڵ و کشتتوکاڵ لەو ناوچەیەدا بەدەستی ژنانەوە ئەنجام دراوە. هەر بۆیە ژنان کراونەتە خواوەند و گەیەنراوەتە ئاستی پەرستنی خواوەندی بە ئیلاهیبوون دانراون. هەموو زانست و لێکۆڵەرەوەکانی ئارکیۆلۆژی ئەم ڕاستیان سەلماندووە. بە گوێرەی یادداشتەکانی تۆما بووە، ژنانی گۆتی خاوەنی هێز و گەلێ جار سەرکێشی سوپا و هێرشەکانی گەلانی دراوسەیان کردووە و ڕۆڵی گەورەیان بینیوە. بەوەش دەردەکەوێت کە دیسانەوەش ژنان ڕۆڵی خۆیان لەو سەردەمەدا گێڕاوە، بەڵام زۆر بەکەمی باسی لێوە کراوە. ڕۆژهەڵاتناسی واتە لێکۆڵینەوە و دید و بۆچوونی کەسانێکی غەیرە ڕۆژهەڵاتی غەیرە ڕۆژهەڵات ناوەڕاستی کە چۆن سەیری ئەم ناوچەیان کردووە بە تایبەتی هەرێمی کوردستانیان خودە و کاتێک کە پێی وتراوە ناوەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خۆتان دەزانن کوردستان ناوەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، چەقی ململانەکان بۆ لە سەردەمەکانی پێشترە. کاتێک ڕۆژهەڵاتناسەکان هاتوونەتە ئێرە لە کۆی بابەتەکان و لە کۆی کللتور و لە کۆی عادات و تەقالیدی ئەم ناوچەیان ڕوانیوە، لەگەڵیانە ژیاون، ژیانیان بەڕێ کردووە لەگەڵیانە. بێگومان سەرەتای چوونە ناوەوەش بۆ ئەو ژیانە هەوڵیان داوە زمانەکە فێر بن، چونکە پێیان وا بۆ ئەگەر زمانی کوردی بەشێکیان تەبان هەمویان زمانەکە نەزانن ناتوانن بە تەواوەتی لە دید و بۆچوونی ئەم ناوچانە تێبگەن. هەنێجار هەوڵیان داوە لەگەڵ خێزانەکانە بژین، لەگەڵ خەڵکەکەیە بژین، چوونەتە کێڵگە کشتتوکاڵیەکانەوە لەگەڵیانە، لەگەڵ زوربەی خێزانەکانە ئاخاوتن و گفتوگۆی ڕاستەوە خۆیان هەبووە. ئەم ڕۆژهەڵاتناسانە بێگومان ئەکرێ ئێمە بڵین دوو جۆرن، دوو بەشن. بەشێکیان خۆیان زۆر ڕاستەوخۆ لە شتەکانە بوون و بە زانیاری خۆیان و بە معلوماتی وەرگرتنی خۆیان ڕاستەوخۆ شتەکانیان وەرگرتووە، بەڵام بەشێکی تریان لە دەرسی دوو یاخود لە دەمی دووەوە بیستویانە، واتە خۆیان ڕاستەوخۆ سەیری ئاگاداری ناوچەکە نەبوون، بەڵکو لە ڕێیا تورکەکانەوە یا سەفەویەکانەوە یاخود عەرەبەکانەوە زانیاریان وەرگرتووە لەسەر ئەم ناوچەیە. وەکوتمان لەسەر کۆی ژیانی ئەم ناوچانە مەبەستیان بووە، لەسەر ژیان، لەسەر جوغرافیا، لەسەر مێژوو، لەسەر جەمکایەکانی ئەم ناوچانە مەبەستیان هەبێ. بێگومان سەرەتای ڕۆژهەڵاتناسەکانیش کەسەکان بوون کە ئەوانە بوون بۆ دیدی بۆ بڵاوکردنەوەی ئاینی مەسیحیەت هاتبوونە ئەم ناوچەیە، واتە مەبەستێکیان هەبوو کە ئاینی مەسیحیەت لەم ناوچەیە بڵاو بێتەوە. مەبەستێکی تریشیان هەبوو ئەوە بوو کە بتوانن بەشێکیشیان تەمان لە ڕووی سیاسیەوە چۆن کۆنتترۆڵی ئەم ناوچانە بکەن، کەواتە ئاینی سیاسی کۆمەڵایەتی ئابووری سەرجەمکایەکان ئەمانە ویستویانە شارەزای بن بۆەوەی بتوانن لە داهاتووە کە خۆیان مەبەستیانە چۆن بتوانن زاڵ بن بەسەرم ناوچە یاخود چۆن بتوانن دەستیان هەبێت لە هەر جۆرە دەسەڵاتێکا کە لەم ناوچانەیە هەبێت. بێگومان کورد وەک نەتەوەیەک لە چوارچەوەی نەتەوەکانی ڕۆژهەڵاتی کۆن لە سەرجەم لایەنە جیاوازەکانی ژیانەوە یەکێک لە کێڵگەکانی بایەخپێدانی ڕۆژهەڵاتناسان بۆ لە هەموو بوارەکانەوە. بێگومان ئێمە دەزانین کە ڕۆژهەڵاتناسان بۆ خۆیان بوارەکانی ڕۆژهەڵاتناسان جۆراوجۆرن و هەروە جۆرەکانی ڕۆژهەڵاتناسەکانیش بۆ خۆیان جۆراوجۆر بوون. کارەکتەرەکانیان هەیان بووە سیخوڕی وڵاتان بووە، هەیان بووە فەرمانبەری حکومی بووە، هەیان بووە نیگارکێش بووە، هەیان بووە مژدەبەر و پیاوی ئاینی بووە، هەیان بۆ کەسی ئەکادیمی بوو بۆ دیراسەکردن و توێژینەوەی زانستی هاتووەواتە هەموو فۆرمەکانی ڕۆژهەڵاتناسان وەربگرین بایەخیان بە کورداوە لە چوارچێوەی نەتەوەکانی ڕۆژهەڵاتدا لە هەموو لایەنە جۆرا و جۆراکان. سەبارەت بە تێڕوانینی بێگومان لە نێو بایەخپێدانی بوارە جیاوازەکانی کووردا بایەخشیان بە تێڕوانین و بیر و بۆچوونیان سەبارەت بە ڕۆڵی ژن و پێگە و مەکانەتی ژن لە کۆمەڵگەی کوردی
لەنا ئەو سیستەمە کۆمەڵایەتی و هۆزگەرایی کە لە قۆناغە جیاوازەکانە هەبوو بایەخیان پێداوە. تاوان بایەخ پێدانەکانی کوردناسەکان یاخود گەڕیدە و ڕۆژڵات ناسەکان بە ژنی کورد لە هەندێک بواردا خۆی دەبینێتەوە. بوارێکیان بواری فەرمانڕەواییە، بۆ نمونە مێجەرسۆنە ئیدمۆندزە کە باس لە ڕۆڵی ژنی کورد لە ڕۆڵی ینی وەکو پیاو کە دەیبینن لە هاوشانی پیاو لە فەرمانڕەوایەتیکردن و ئیدارەکردنی ناوچەکانی ژێردەسەڵاتیان باس لە عادی لە خانم دەکەن. ئیدمۆندز باز لە حەبسەخانی نەقیب دەکا وەتانانەت لە ناو بازاڕیشدا مەسەلەن باس لە ئافرەتێکی کورد دەکرێت. ئیدمۆندز باسی دەکا کە ڕابعەخان کە لە مەسلەی نانەوای ڕۆڵی هەبووە، سەرپەرشتی نانەوای کردووە لە شاری سلێمانی کە بۆ خۆتان نەزانن مەسلەی نان لە ململانە سیاسیەکان یاخود لە مێژووی کۆندا بایەخێکی گەورەی هەبووە کاتێکە کەمینان مەسەلەن هۆکارێک بۆ سەرەڵدانی گرانی یاخود دەربارودۆخێکی. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن سۆمەریەکان و هوری، گوتی و کاسی و هیتی کە خەڵکی ڕەسەنی ناوچەکانی میزۆپۆتامیا و ئەناتۆڵدا بوون ژنگەلێ ڕۆڵی بەرچاویان تێدا بینیوە کە زۆرترینیان هی پیاوان بووە وەک سیاسەت و ئاین. لە ناو سۆمەریەکانیشدا هەندێک جار ژن پاشا بووە، زۆربەی ماف و ڕۆڵەکانی پیاوی هەبووە. لە ناو گوتیەکانیش ژن ڕۆڵی گرنگی هەبووە. یەکێک لە پاشای گوتیەکان شاژنێک بووە بە ناوی نەواریتوم کە ئەم شاژنە هێندە دەسەڵاتدار بووە کە توانیوێتی دژی دەسەڵاتداری ناوچەکانی لارسا 10,000 سەرباز بنێرێت. لە ناو هوریەکانیش ژن مافی خاوەنددارێتی و میراتی و مامەڵەکردنی بازرگانی هەبووە. جگە لەوەش لە ناو قوتیلەکان کە بە کۆنترین باب و باپیرانی چیرەی کورد دەژمێردرێن سەرکردایەتی سوپا تەنها هی ژنان بووە. ئەمەزۆن دەوڵەتێک بووە لە ناوچەکانی کوردستانی ئەمڕۆدا کە حکمڕانەکەیان ژن بووە. لا سەدەی یەکەمی پێش زاینیدا ئەمەش لەلایەن یۆنانیەکانەوە شێوەی داستانی وەرگرتووە، داستانی ئافرەتانی ئەمەزۆن کە داکۆکێکی سەرسەختیان دژ بە داگیرکەرە ڕۆمیەکان کردووە و لە ناو ئەو هێزانشدا ژنانی شەڕکەرتەیدا لە ڕیزی شەڕکەرەکاندا بوون. هەر لەو شەڕانشدا ژنان بەج لە ڕەنگاو ڕەنگەکانی ئازایەتی کە میێنەی خۆی و بۆ شکاندنی لەشکری ڕۆم نواندووە. بێگومان ناوەکان زۆرن، ئەوانەی کە هاتوونە تا ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەوانەی کە هاتوون ئیشیان کردو یا خودکاریان کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زانیاریان وەرگرتووە. بەڵام بەشێک لەو نووسینانە ئەتوانم بڵێم بێویژدانی تیا بۆ بۆچی چونکە خۆیان ڕاستەخۆوە گوتم شارەزای زمانەکە نەبوون، شارەزای کللتور نەبوون، لە دەمی دووە وەریان گرتووە. ئەمانە بەشێکیان، بەشێکی تریان نەخێر، زۆر ڕاستگویانە، زۆر سادقانە، زۆر بەدیدێکی مرۆڤانەوە هاتوون سەیری بابەتەکانیان کردووە، لێکۆڵینەوەیان لێ کردووە و قسەشیان لێ کردووە. ناوەکان ئەگەرمانەوێ ڕیچمان هەیە، مینۆرسکیمان هەیە، ئەدمۆزمان هەیە، کۆمەڵێ خەڵ مێجەرسۆنمان هەیە، کۆمەڵێ خەڵکمان هەیە کە هاتوونەتە ئەم ناوچەیە و شتی لەسەر کورد شتیان نووسیوە. بەڵام ئەوەی کە جێی سەرنجە هەمیشە ژنانی کورد بە جیاوازتر سیرەکەن لە چاو ژنانی تری ناوچەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، واتە لە چاو ژنانی عەرەبە، لە چاو ژنانی تورکە و لە چاو ژنانی فارسیشا بێگومان. ئەم جیاواز سیرکردنەوە کاتێک کەسێک ئەنجامی لێکۆڵینەوەیەکی بۆ دەرەکەوێت کە بەراورد بکە لە نێوان کەسێک و کەسێکی ترا، لە نێوان دیاردەیەک و دیاردەیەکی ترا. ئەوانیش کە بەراوردیان کردووە لە نێوان ژنانی ناوچەکە و لەگەڵ ژنانی کووردا، هەندێک ماهیەت و هەندێک تایبەتمەندی ژنی کوردیان بۆ دەرکەوتووە. یەکێک لەوانە ڕیچە کە هاتووەتە ناوچەکە، ئەڵێ ژنان ئازاد و ئازان، ئازاد و ئازان هەر یەک لەم دوو وشەیە کاتێک لە فەرهەنگا بۆی ئەگەڕیتەوە زۆر ئاماژەی تێدایە. ئازاد بەمانەی ئەوەی کە سەر بەخۆیە، بەمانای ئەوەی خۆی خاوەنی بڕیاری خۆیەتی لە زۆربەی شتەکانە، بەمانای ئەوەی کە خۆیان ئەتوانن ژیانێکی باش بۆ خۆیان فەراهەم بکەن و ئازادیشن ئازاشن بەوەی کە سڵ ناکەنەوە لە زۆر شت کە لە بەردەمیانە، کەواتە هەم ئازادن هەم ئازان دوو وشەن ئەتوانین بڵین مەدلول و ئاماژەی زۆر گرنگمان پێ ئەڵێن کە پێمان ئەڵێ هەر لە درێژەی قسەکانیا ڕیچ لە
وتەکە ئەڵێ بەشداری ئاهەنگەکان دەکەن ژنان زۆر پاکن و لادانی کۆمەڵایەتیان نییە. هەندێکی تر لە بواری تقریبا کولتوریەوە ڕوانیوانێتە ڕۆڵی ژن مەسەلەن ینی مافی ژن لەناو ئەو سیستەمە هۆزگەراییە سونەتگەرایی کۆنی کووردا و هەندێکی تر لە ڕوانگەی مەسەلەن جوانی ناسی ژنی کورد ئێمە تابلوی کچی کافرۆشمان هەیە و هەروەها بەشێکی تر لە ڕۆژڵات ناسەکان لە مەدرسە لە قوتابخانە جۆرە جۆرەکانی کوردناسەکان ڕۆژڵات ناسان بایەخیان بە ژنی کووردا و لە بواری جوانی یەکێک لەوانە ئەلیساندرۆ بیانکەیە کە باس لە جوانی ژنی کوردەکە کە دەڵێ لە تەمەنی 15 ساڵی و تاوەکو 25 ساڵی ئیتر لە لووتکەی جوانیدان ئەو بە جادوگەرانی شاخ چیاکان دایان شوبهێنێ دایان شوێنێ واروە باز لەو دەکا کە سەرکێ جۆرێک لە سەرکێشیان تێدایە کە تەنانەت ئەو دیاردەی پێشبێرکی ڕاکردنی یاخود پێشورکی ژن و پیاوی کورد بە نمونە دێنێتەوە کە ئەوان تەنانە لەوەشە سەرکێشییان کردووە چۆن پێشی مێردەکانیان هاوسەرەکانیان کەوتون و تەنانەت لەوەشان نەقت دەگرێ ڕخنە دەگرێت کە ژنی کورد گەشتە تەمەنی 25 ساڵ بەرەو سەرتر بەراورد بۆ بار و دۆخە کشت و کاڵی و ئاژەڵ دەریانی لەو سەردەما هەبووە و بەرامبەر هاوشان و بەراورد بە ئەرکە گەور و قورسانەی کە ژنی کورد کاندێک لە مێژن نووسەکان باز لەوە دەکەن لە کاتژمێر 5 بەیانی و هەتاوەکو و بانگی مەغریب لە کار و چالاکی لە ناو ماڵ و لە دەرەوەژ یارمەتی هاوسەرەکەیداوە لە کاروباری دەرودەش و ئاژەڵداری کە چۆن وردە لەو تەمەنە دوای 25 ساڵی ئیتر جۆرێک لە کاریگەری قورسیەکانی ژیانیان وای کردووە کە تێک بچن لە ڕووی جوانی و لە ڕووی پێکاتی جەستەی و پەیکەر و هەتا ئاگاتە سەرڵدانی نەخۆشی لیان بۆیە بایەخدانی کوردناسەکان یاخود ڕۆژڵەناس و گەڕیدەکان بە ژنی کورد لە کۆمەڵێک بواری جۆرا و جۆرە کارێکی و لە شوێنی خۆیدا باسییان لێوە کردووە. مستەڕیش لە گەشتنامەکەیدا بۆ کوردستان باس لە ڕەوشبەرزی ژنی کوردەکە و دەڵێت ژنان بەیانیان زوو لە سەربانی ئەم خان و نزمەیان کە هەر 5-6 پێیەک لە زەویەوە بەرز بووە بەسەر کۆڵانەکانیاندا دەڕوانن کە لە ناو نوێن دێنە دەرێ سەرباری ئەم ئازادی کە هەیەە بەڵام ژنانی نەتەوە وڵاتی دراوسێ و دەوروبەر بەقەت ژنی کورد ڕەوشبەرز نییە. ڕۆژەڵات ناسەکانیش لە زۆربەی نووسینەکاندا لە کاتی سەردانەکانیان بۆ ناوچە کوردیەکان باسییان لە گەلێ تایبەتمەندی ژنی کورد کردووە وەگلایەنی کۆمەڵایەتی ژیانی و ڕۆژانە و دابوونەریتیان لە شێوازی جلوبەرگ و ڕەوشتی بەرز و جۆری هاوسەرگیریان و گەلێ بابەتی دیکەش کە توێژینەوەکانیان پێ دەوڵەمەند کردووە و هەروەکو مینۆرسکی لە کتێبی لەکراتدا دەڵێت بۆ دیاریکردنی ڕەوشی هەر میلەتێک باسکردنی ڕەوش و ژیانی ژنانیان شتێکی گرنگ و پێویستە. جگەلەوە تۆما بووە باس لە دەستڕەنگینی ژنی کورد دەکات. ئەو دەڵێت ژنی کورد کرێکارێکی دەستڕەنگین بووە لە ڕازانەوەی ئەو کەلوپەلانەی ناومهاڵ بە وێنە و نەخش و زەغرەفە. مارک سایکسیش کە پیاوێکی سیاسی بەریتانی بووە هەتا جەنگی جیهانی یەکەم لە ئەستەمبول ماوەتەوە. دوای ئەوە سەفەرێکی کردوتە ناوچەکانی ئاسیا و هاتوۆتە ناوچە کوردیەکان بە ئەسب زۆر شوێن گەڕاوە کە دێتە سەر ئازادی ژنی کورد دەڵێت ژنی کورد ئازادیەکی تەواوی هەیە لە دەرەوەی ماڵدا کات بەسەربردنی لە کاتی بێئیشیدا ئەم ئازادیەش لە یاسای ئەخلاقی بووە و ئەخلاقی زۆر شاز بووە لەگەڵ ناوچەکانی دراوسەی جیاوازە. مارتن برۆنسنس لە کتێبەکەی باسی ژنی کورد دەکات و دەڵێت گەرچی کۆمەڵگەی کوردەواری بە درێژایی مێژووی زانراوی خۆی هەر کۆمەڵگەیەکی نێرسالار بووە و بەڵام لەگەڵ ئەوەشدا نمونەی ژنی ئەوتۆ بەرچاو دەکەون کە پایە و پلەی بەرزیان هەبووە و ببوون بەڕابەر و سەرکردەی سیاسی. لەناو ئەو نمونانەی کە باسی عادیلە خانمی هەڵەبجە دەکات پاش مێردەکەی دەسەڵات دەگرێت دەست جگەلەوە باسی قەرەفاتم دەکات و باسی ڕۆڵی ئەم ژنە دەکات لە نێو جەنگ و سیاست و بیۆریدا. WR هەی حاکمی سیاسی هەولێری لە سەردەمی داگیرکاری بەریتانیادا لە ساڵی 1970 هاتوۆتە ناوچەکانی کە کەوتونەتە نێوان زێی گەورە و بچووک و سلێمانی. لە کتێبەکەی 2 ساڵ لە کوردستان لە نێو باسەکانیدا دێتە سەر بازرگانی و کشتتوکاڵ و باسی ڕۆڵی ژن دەکات کە چۆن بە هەرەوەزی لەگەڵ منداڵ و پیاودا بەشداریان کردووە لە کشتتوکاڵدا دێتە سەر وەرزی دروێنە کە بەدەست کار دەکەن و ژنتەیدا بەشدار بوون و لە کاتی کۆکردنەوەش ژنان کۆیان کردوێتەوە.
پاشای بابان یەکێک لە مستەشرقەکان کاتی خۆی دایکی نردووە بۆ مفاوەزات بۆ بەغا کەواتە ژنان چەندێک لە ماڵەوە نەرمونیان بوون چەندێک مهرەبان بوون چەندێک ماڵداری کەر بوون بەڵام کارێکی تریان ئەوە بووە کە توانای مفاوەزاتکردنیان هەبووە دایکی پاشای بابان کە دایکی ئەنێرێ بۆ مفاوەزات لی ڕابینیوە لە توانەکانی تەواو دڵنیا بوو بۆیە نردوێتی بۆ مفاوەزات تاکید بۆ لەوەی کە ئەم دایکەی بەقەر ئەوەی کە لە شکرێک لە شەڕداس توانای سەرکەوتنی هەیە ئەم دایکەش لە مفاوەزاتە لە گفتوگۆیە توانای سەرکەوتنی هەیە بۆیە دایکەکەی نردووە بۆ ئەو گفتوگۆیە بۆ بەغایکە گفتوگۆ بکە ئەمە خاڵێکی ڕۆڵێکی گرنگە بە ژنان کە لەو سەردەمەیە باسەکرێ خاڵێکی تر هەڕیچ باسەکە طبعاً ئێستاشی لەگەڵا بێ ئێمە دایکەکانمان یاخود ئەوانەیە کە بە تەمەنن هەمومان ئەزانین سەماوەر هەیە و لەوانەیە ئێستا لە زۆربەی ماڵەکانان نەما بێت بەڵام لە سەردەمی کۆن و لە پێشترا سەماوەر هەبووە ژنێکی زۆر چۆنەڵی سەلار و ئاغر لە بەردەم سەماوەرە دانیشتووە چای تێ کردووە میوانناری خەڵکی کردووە ئەمە تەنها کردەی چاتێکردن نییە ژنە لە یا دانیشتووە ئەم ژنە لەویە دانیشتووە بەشداری گفتوگۆی کردووە بەشداری مناقەشاتی کردووە لەگەڵ میوانەکانە چۆنەڵی ژن بوو بێ یا پیا بوو بێ بەشداری هەموو ئەو گفتوگویانەی کردووە کە لەو مەجلیسەیە لەو شوێنەیە بەڕێکراوە ئەمە لە کاتێکە باس لەوەکە ئەڵێ چی ئەڵێ لەو کاتەیە کە چووە بۆ شوێنەکانی تر بە تایبەتی عەرەبستان بۆ وڵاتە عەرەبیەکان ئەڵێ تەنها لەو دی و دەرگاکانەوە ژنەکان دەستیانمان ئەدی کە چاکەیان ئەخستە ژوورۆی ئایان کردە ئەم دی و دەرگاکەوە کەواتە ئەمە پێتەڵێ چی ئەڵێ ڕاستە لەوێ بەو جۆرە بووە بەڵام ژنی کورد ئەرکێکی هەبووە لە ناو مەجلیسەکە دانیشتووە بەڵام دوجار ئەم ژنە لەویا بەشداری سەرجەم ئەو گفتوگویانەی کردو کە لەو مەجلیسەیە گوزەراوە نەک تەنها چۆنەڵی دانیشتنێک بێ و هەرسەیری کردبێ نە ڕێئی هەبووە بڕیاری هەبووە قسەی هەبووە و ئەگەر ئێمە عەرەب و تورکەکانیش بخێنە تەنیشتی گەڕیدە بیانیەکان وەکو مەبەسمان ئەوروپای ڕۆژاوایەکانە بێگومان جیاوازیەک هەیە لە تەنان لە ناو مەدرسەکان و خوێندنگەکانی ڕۆژهەڵات ناسی کوردناسی وڵاتانی ڕۆژاوە ئەوروپاش هەیە سەبارەت بە دیراسەکردن بەڵام ئەوەی کە پەیوەستە بە تورک و عەرەبەکانەوە ڕەنگە بەشێکی پەیوەندی بۆ ململانیانەوە هەبێ کە لەگەڵ کووردا لە ڕووی وەکو ململانی نەتەوەیی یاخود بۆ ململانی سیاسی و بارودۆخانی لە سەردەمی کۆنا هەبووە و پاشماوەی بەشێک لەو مێژوو نووسانە یەک و مەسعودی لە مروج الزەهەبا کە باز لە ڕەچەڵکی کورد دەکات لە بەرگی دواکە دەیگەڕێتەوە بۆ سەرجوولەکە و تورکەکانیش بۆ خۆتان دەزانن ئەو ڕقلێبوونەوەیان لە کورد و لەنتەوەکانی تر پەیوەندی بۆەوە هەیە سەبارەت بە ڕۆژاوایەکانیش پەیوەندی بە فۆرمەکانی ڕۆژهەڵات ناس و کورد ناسەکانەوە هەیە بۆ نمونە کەسێک کە هاتووە ئەفسەری نهێنی و سیخوڕی دەستگای مخابرات و سیخوڕی وڵاتەکەی بووە بێگومان ئەگەر بەرژەوەندی وڵاتەکەی لەگەڵ بەرەو پێشچوونی کێشەی کوردانە بوو بێ ڕەنگە بە جۆرێکی تر باسی لە بارودۆخی کۆمەڵگەی کوردی و سیاسەکان و فەرمانڕەوەکانی و سەردەم و میر و میرنشینەکان کردبێ وە کاتێک ئەگەر کەسێک لە کێڵگەیەکی زانستیەوە هاتبێ وەکو مارتن ڤاربرونەسەر تێبینیەوە دەکەین کە یعنی نووسینەکان و توێژینەوەکانی شەقلێکی ئەکادمی و زانستی و بێلانانە پێوە دیارە لەسەر کۆمەڵگەی کوردی نەقدیشی گردووە نەقدەکانیشی لە شوێنی خۆی دایەتی و ئێمە هەمانە نیگارکێشە هەمانە مژدە دەرە کە لە ئامانجێکی بە مەسیحیکردنی و یاخود ئاینی مەسیحی و ڕوانیوەتە کۆمەڵگەی کوردی بۆیە ینی تێڕوانین و جیاوازی تەماشاکردنی کۆمەڵگەی کوردی و قسەکردن لەسەر لایەنە جیاوازەکانی کۆمەڵگەی کوردی بە ژنیشەوە لەلایەن گەڕیدە و ڕۆژهەڵات ناسەکانە پەیوەندی بە ڕۆڵەکانی ئەوانەوە بینە پەیوەندی بە فۆرم و کارەکتەرەکانی ئەوانەوە دەبینێ بۆیە بەڵام بەشی هەرە زۆری ئەوان بەراوردێک دەکەن یعنی بە حکمی ئەوەی کە بە حکمی ئازادی تاکە کەسی و بە تایبەتیش مافی ژن لە ناو ئازادی تاکە کەسی لە ناو کۆمەڵگەکانی ڕۆژاوە ئەوروپایە فاتەڕەش قارەمانێکی کورد بوو کە لە شەڕی نێوان عوسمانی و ڕووسی لە ساڵی 1953 زاینی
بە 300 سوار بەشداری تێدا کردووە. ڕۆژهەڵات ناسە ڕووسی و ئینگلیزەکان بە پرەنسیسی کورد ناویان هێناوە. هەتا لە گۆڤاری جیهانی ژنان وێنەیان بڵاو کردوێتەوە و لە ژێرەوەی وێنەکانیشدا دەنووسرا لە مەحرابی قارەمانیدا ژنێکی قارەمان فاتەڕەش قەرەفاتە لە شەڕی عوسمانی و ڕووسی بەشداری کردووە و لە بیرمان نەکردووە. لا سەردەمی کۆماری تورکیاشدا هەندێک ڕووناکبیر بە میراتی تورکیایان داناوە. خانزادی سۆران خوشکی میرسلێمانی میرنشینی سۆران پاشەوەی والی بەغداد میرسلێمان دەکوژێ، خانزاد خانم وەک میری سۆران دەبێتە جێگرەوەی برای و کاروباری میرنشینەکەی لە بەڕێوەبردندا ڕاپەڕاندووە. لا هەمووی گرنگتر ئەوەیە کە دەڵێن خانزادی میری سۆران خۆی ڕاستەوخۆ لە هەموو شەڕەکاندا بەشدار بووە. هەندێک لە ڕۆژهەڵات ناسان لە توێژینەوەکانیاندا لە کاتی سەردانی کردنیان بۆ ناوچە کوردیەکان ئاماژەیان بە پلە و پای ژنی کورداوە و زۆر بە بەرزیەوە باسییان کردووە. کلۆدیۆس جەیمس ڕیچ ئەمەش ڕۆژهەڵات ناسێکی بەریتانی بووە. لە ساڵی 1820 زاینی هاتۆتە ناوچەکانی کوردستان و زۆربەی گەشتەکەی بۆ ناوچەکانی میرنشینی بابان و ئەردەڵان بووە، بەڵام ئەوەندەی توانیوێتی باسی تێگڕای ناوچەکانی کوردستانی کردووە. لە کتێبەکەیدا بەناوی گەشتەکەی ڕیچ بۆ کوردستان لە لاپەڕە 292 دێتە سەر ڕەوشی ژنی کورد و دەڵێت ڕەوشی ژنی کورد لە کوردستاندا لە ژنانی تورکیا و ئێران باشترە. ژن و مرد وەک یەکن و جیاوازیان نییە. هیچ باسیەکە ئەڵێ ژنان نزیکن لە مرۆڤ بوونەوە، واتە جیاواز لەوەی کە ژن تەنها وەکو ژنێک خۆی ئەبینێ، ئەڵێ ژنانی کورد نزیکن لە مرۆڤ بوونەوە، واتە پێشەوەی کە خۆیان وەکو ژنێک وێنا بکەن وەکو مرۆڤێک وێنای خۆیانەکەن. بۆچی؟ ئەڵێگە لە شوێنێکە ڕوبەڕووی پەلاماردانێک ببنەوە، ژنی کورد سەیری ئەملاولا ناکا بۆی پیاوێک بەرگری لێ بکات، محاولاکە خۆی بەرگری لە خۆی بکە، خۆی دیفاع لە خۆیەکە. ئەمە لە کاتێکە ژنی ناوچەی تر تەمەنەمە ئەوان ئێڵێنەمە نێڵین، ئەڵێ ژنی تر ئەگەر ڕوبەڕووی پەلاماردانێک بوو بێتەوە سەیری ئەملاولای کردو بزانێت کەس هەیە بەرگری لێ بکە، بزانێ شتەکەی ئەتوانرێ ئەها چۆنەڵی بیشارێتەوە یان بە جۆرێک لە جۆرەکان شەرمی کردووە لەو پەلامارەکەواتە ئەمە ڕیج ئەمانی بۆ دەرکەوتووە. ئەمانە پێمان ئەڵێ ژنان نزیک بوون لە مرۆڤ بوونەوە بەدەر لەوەی کە ژن بوون، بەڵام پێش هەموو شتێک شخصیت و کەسێتی خۆیان وای لێ کردوون کە خۆیان بەرگری لە خۆیان بکەن، چاوەڕێی پیاو نەکەن لەگەڵ ڕێزما بەرگریان لێ بکە. یەکێکی تر لە ڕۆژهەڵات ناسەکان تۆما بوایە، ئەڵێ ژن ئازادە و ئیرادەکەی ڕاستە بەشی ماڵی خۆی دەکات، لە ماڵی خۆیە ئیشی خۆی ئەکا، کاری خۆی ئەکا، ئەتوانێت ئیشەکانی دەریشەوەی بە هەمان شێوە جێبەجێ بکە. بەڵام شتێک کە تۆمابووە باسیەکە ئەویش ئەوەیە، ئەڵێ تەنها شتێک کە جێی سەرنجی من بۆ یاخود کە ئەتوانێت بڵێم چۆنەڵی سەرنجم ماوە لە زۆربەی خێزانە کوردەکان ئاواهیە هاوسەرگیریان بە پرسی باوک و براکانیان بۆواتە باوک و براکانیان بڕیاردەر بوون لەسەر ئەوەی کە ئەم ژنانە چۆن هاوسەرێک هەڵبژێرن وەکی هەڵبژێرن و خۆتان نەزانن تا ئەم دەقەیەش تەنانەت لە ئەوروپاشا کچێک کەشووەکە هەر ڕێی باوک و برا و کە سوکاری هەر تێدایە، کەواتە ئەمە شتێکی حاڵەتێکی زۆر ئاساییە، دیاردەیەکی زۆر ئاسایی بۆ، بەڵام ئەو لەو کاتەیە باسەکە کە ئەڵێ باوک و براکانیان بڕیاردەرن بۆ ئەوەی کە ئەم کچە شووبکە بە فڵان نەیکا بە فڵان و چۆن هاوسەرێک لە داهاتوویە هەڵبژێر. زۆر جار کە وەسفی ژنی کوردیان کردو یاخود سەبارەت بە ژنی کورد و ڕۆڵی ژنی کوردوان باسییان لەو ئازادیە کردووە کە بەراورد بە بارودۆخ و مەسەلەن پێش نەکەوتن و دواکەوتنی لایەنە جیاوازەکانی ژیان لە کۆمەلگەی کوردی ئەو سەردەمەی کە کوردناس و گەڕیدەکان بینیوانە ژنی کورد ئازادیەکی تا ڕادەیەک زۆر زۆری هەبووە، بە تایبەتیش ئێمە دەیگەڕینەوە بۆ بەشێک لە ئازادی ئاینی کە جۆرێک لە ئازادی ئاینی ئەو سەردەمەوە گوتاری ئاینی کە گوتاری ڕێبازە ئاینیەکانی ئەو سەردەم بە تایبەتی ڕێبازێکی وەکو نەقشبەندی کە فۆرمێک بۆ لە ئیسلامی کۆمەڵایەتی ئەو سەردەمە ڕۆڵی هەبووە کە مەکانەت بە ژن بدا. هەتاوەکو ئێستا شتە ئەگەر تێبینی بکەین داکو باوکو داپیر و باپیرە گەورە ئێمە
ئەوانەی کە ماون لە ژیانە سەیرەکەی ژن ڕۆڵێکی قیادی بینی و هەندێک کەس هەر بە ناوی دایکیەوە بانگەکرێ ئەم بەناو دایک بانکردنە ئەگەر لە هەندێک ڕواڵەتەوەکو لێدان و شکان بێ بەشی کێرە زۆری پەیوەندی بەوەیە کە وەختی هاوسەری ئەو ژنە نەماوە ژن ڕۆڵی خیادەی بینیوە ڕۆڵی ئەوەی بینیوە کە ڕۆڵی هاوسەرەکەشی ببینێ بۆ پەروەردەکردن و بەخێوکردن و ئیدارەدانی کاروباری ماڵە و مناڵەکەی بۆیە بەراوردکردنی ئەو جۆرە لە ئازادی بیلفعل یعنی وەکو باسم کرد من بۆ خۆمەی جەرم و بۆ ئازادی ئاینی و ئەو گوتارە ئاینیەکراوەی کە لەو خۆناغا لەو مجتەمە ئاژەڵداری کوشت و کاڵیا لەو سەردەمایە هەبوو هەتاوەکو ئێستش یعنی لە زۆرێک لە دیوەخانەکانە ژن بە تەنیشتی پیاوەدا دەنیشێ لە کاتی هاتنی میواندا بە یەکۆ قسە دەکەن بە یەکۆ مافی دەربڕینی بیر و بۆچوونەکانیان هەیە سەبارەت بە کاروبارەکانی ژیان هەر بابەتێکی تر. تۆما بواش کە ڕۆژەڵاتناسێکی فەڕەنسیە و ماوەیەکی ئەجگار زۆر لە ناو کووردا ژیاوە زمانی کوردی بەباشی زانیوە. ساڵی 1970 زاینی هاتوۆتە کوردستان و کتێبەکەی بە ناوی The Kurd واتە مەعەل ئەکرات لەم کتێبەدا زۆر بەوردی باسی ژیانی کوردەواری کردووە. لا بەشی پێنجەم لاپەڕە 31 بۆ 41 باس لە ئافرەتی کورد و ژیانی خێزانداری دەکات. بە گوێرەی وتەکانی تۆما بووە ژنانی گوتی خاوەنی هێز و دەسەڵات بوون زۆر جار بە سوپاوە هێرشیان کردوتە سەر دراوسێکانیان ئەمانەش ئازایەتی و نەبەردی ژنی کورد دەنوێنن. جگەلەوەش دێتە سەرەوە و دەڵێت ژنان شان بەشانی پیاوان کار دەکەن سەرە ڕای ئەنجامدانی کاری دەرەوە کاری نێوماڵیشان لە ئەستۆدایە. خاڵێکی گرنگی شەیەکە دەبێت ئاماژەی پێوە بکەین ئەوی ژەوەیە کە لە نێو کووردا ژنان لە پاش مردنی مێردەکانیان جێگەی مێردەکانیان دەگرنەوە بۆ هەڵسوڕان و کاروباری ماڵەوە و دەرەوەش بگرە زۆر جار لە شەڕەکانیشدا بەشداریان کردووە. مینۆرسکی کە ڕۆژەڵاتناسێکی ڕووسی بووە سەردانی زۆربەی ناوچە کوردەکانی کردووە. زۆر کتێبی لەسەر مێژووی کورد و کوردستان نووسیوە. باسی لە ژنی کورد کردووە. لە نێو ژنانی کوردیشدا سەرۆک هۆزیش هەڵکەوتووە و دەسەڵاتیان هەبووە. ئەمە و درێژە بەوتەکانی دەدات. دەڵێت ژن لای کوردان خاوەن کەسایەتین و گەلێ کوڕیان بە ناوی دایکانەوە بانگ دەکرێن. تۆما بووە باسیەکە ئەڵێ ئەو ژنانەی کە هاوسەرەکانیان لە سوڵتەیا بوون لە دەسەڵاتا بوون لە شوێنی حساس و بەرزا بوون هەمیشە هەوڵیان ناوە ئەوانیش ڕۆڵیان هەبێت واتە لە پشت پەردەوە ژنەکانی کوردیاژنی کورد سەیری نەکردو و هەر بزانێ چی ئەکا هاوسەرەکەی چۆن مامەڵە ئەکا چۆن نایکا چۆن ئیشەکە چۆن نایکا ژنەکە تەنها لە پشت پەردەوە سەیری نەکردو نە ئەڵێ بەشداری ڕاستە و خۆی دەسەڵاتی کردووە واتە ڕۆڵیان هەبووە تەنها سیرکەرێکی ڕووداوەکان نەبوون هەوڵیاوە هەرچۆنێک هەبێ بە خشکەی خۆی بێنێتە ناو دەسەڵاتەوە لە هەر تا ئێمە نمونەمان هەیە بێگومان ئەو نمونانەی کە لە مێژووە ئەمانە ئەگەر باز لە مەستورەخان بکەین ئەگەر باز لە عادیلەخان بکەین ئەگەر باز لە حەبسەخانی نەقی بکەین ئەگەر باز لە میناخانمی خێزانی قازی محەممەد بکەین ئەمانە چەندین نمونەی جوانن کە پێمان ئەڵێ ئەم ژنانە مێردەکانیان لە دەسەڵاتا بوون تەنها لە دوورەوە سیرکرد نەبوون بەڵکو هەوڵیان یاوە هەوڵ ئەوانیش هەبن بۆ نمونە میناخان کە خێزانی قازی محەممەد بووە لە ئێستاش هەم مەکتەبی ئێواران خوێندنی ئێواران لە هەنێ شوێنە ئەگەر سەرنجتان نابێ هەر نیشانەیەکی پرسیاری لەسرە بەڵام میناخان لەو کاتەیە ماڵەکەی خۆی تەرخان کردووە بۆچی بۆ ئەوەی کچان بێن لە مەکتەب بخوێنن بۆی فێری خوێندن بن بۆ ئەوەی بێبەش نەبن لەو بەهرە یاخود لەو بەخشە ڕۆشن بیریەی کە کۆمەلگا پێویستێتی ئەمە سەلیقە و بیرکردنەوەی میناخانمە لەو سەردەمەیە ڕاستە مێردەکەی ئەوە بووە هاوسەرەکەی ئەوە بووە بەڵام ئەمیش هەر سیرکەرێک نەبووە وەکو هەموو ژنێکی تر تەنها خەریکی ئەوە بێکە کای ژنانەکانی خۆی بێ بە کورت و مختصری یاخود حەبسەخانی نەقیم بە هەمان شێوە خۆتان نەزانن ئەویش بە هەمان شێوە یەکێک بۆ لەو ژنانەی کە ڕۆڵی هەبووە لە خوێندن و خوێندەواریە مەکتەبی کردوێتەوە. ئێمە باسمان لەوە کرد کارێکە لە ئەدمۆندز و مێجەرسۆن کاتونەتە مەنتیقی شارە زۆر و هەڵەبجە مەسەلەن نازناوی شاژنی شارە زوریان بە عادیلەخانم داوە ئەمە پەیوەندی بە چیوەیە کە هاوسەرەکەی لە ڕێگەی کەرکووک و بەغدا سەرقاڵی ئیش و کار بووە بەڵام
ئەو ڕۆڵەی کە عادیلە خانم دەیگەڕێ دەبێتە جێی سەرنجی کوردناس و گەڕیدە و ڕۆژهەڵات ناسەکانی وەکو ئیندمەندز و هەروەها مێجەرسۆن تەنانەت ئیندمەندز باز لە ڕۆڵی حەبسەقانی نەخیب دەکا کە هاوسەری شێخ قادر بووە کە کاغەزی نووسیوە کە مەسەلەن مخاتەبەی کردووە کە ینی ڕێزێکی زۆری لێ گیراوە تەنانەت ینی لەلایەن قازی محەمەوە کە ئەم پژگیری کۆماری کردووە نامە و ئینی ڕێزلێنان و سوپاسی بواتەوە ئەمانە زیاتر وەکوتم ئەو پەسن و وەسفدانەوەی ژنی کو لەلایەن کوردناسەکان پەیوەندی بەوە هەیە کە ئەو جۆرە ئازادی کە پێیان وایە مافی ژنە لە مجتەمەعاتی خۆیان لە ئەوروپا و لە ڕۆژاوا بینیانە لە مجتەمەعی کوردی و بارود سەردەمانەشا بۆ سەرباری ئەوەی کە ینی ڕژێمە ئابوووریەکە ڕژێمێکی تا ڕادەیەک کشت و کاڵی و ئاژەڵداری بۆ سیستەمە کۆمەڵایەتێکە سیستەمێکی خێڵ و هۆزگەرایی بۆتیایە بەڵام ئازادی ژن و پێگەی ژن پێگەیەکی تاوەکو تا ڕادەیەکی زۆر ینی مافپێدراو بووە. جار درایڤەر یەکێک بوو لە یەکەمین ئەو مامۆستایانەی زانکۆی بەریتانیا کە بەشێکی ژیانی خۆی بۆ مێژووی کورد تەرخان کردبوو. لە ساڵی 1923 هاتۆتە ناوچەکانی کوردستان باس لە ئازایەتی و ڕەوشبەرسی ژنی کورد دەکات. دەڵێت ژنانی کورد ئازادن لە هەڵسوکەوتدا و بە ئازادی دێن و دەچن. ژن و ژنخوازی لە نێوانیاندا هەیە و بە ئازادی دەستگیران دەگرن و شوو دەکەن. هێنی هاڕۆڵد هانسنی دانیمارکی لە کتێبەکەیدا بە ناوی لایڤ the Kurdish Woman واتە ژیانی ژنانی کورد نووسیوەتی. ئەم کتێبە بەرهەمی 4 مانگ و نیو مانەوەیەتی لە ناوچە کوردیەکاندا کە لە هاوینی 1957 زاینی هاتۆتە کوردستان بە تایبەتیش ڕاست پێرزراوەکە لێکۆڵینەوەیەکی مەیدانی لەسەر ژنی کورد بکات. لە کاتی مانەوەیدا لە کوردستان توانیوێتی سەردانی زۆر ناوچە و شار و گوندەکانی کوردستان بکات لەبارەی هەموو لایەنەکان و پێگە و شوێنی ژنی کورد لە کۆمەڵگەی کوردەواری و ئیسلام بخاتە ڕوو. هەروەها لە کتێبەکەیدا باسی لە ژنی گوننشین و شارنشین کردووە. هەروەک لە لاپەڕا 366 باسی پێکەی شوێنی ژنی کوردی کردووە. دەڵێت ژنی کورد ئازادن، زۆر مۆرک و شێوازی شارستانی ئیسلامی لە نێو ژنی کووردا هەیە. لەگەڵ هی ناوچەکانی تری ئیسلام جیاوازن، ژن و پیا و بەلای کوردانەوە ئازادن یاخود یەکسانن. کتێبێکی تریشی هەیە بە ناوی کچانی خواوەند گەشتێک بۆ ناو ژنانی موسڵمان لە کوردستاندا لە ساڵی 1957 بە شێوەیەکی زۆر تایبەت باسەکەی تەرخان کردووە بۆ ژنانی کورد و باسی جۆری بووگواستنەوە و جلوبەرگ و ڕێوڕەسمی مردن و ژنانی موسڵمان دەکات. هەر مارتن ئەڵێ عادیلە خانم هەنێ جار پێڵێ ئەڵێ قەرزاری مێجەرسۆنە چونکە مێجەرسۆن زۆر شتی ورد و زانیاری زۆر دقیق لەسەر عادیلە خانم ڕوونەکاتەوە. زۆر باش تەڵان ناسیوێتی بەوەی پێڵێ خانمە بەناوبانگەکەی هەڵەبجە خاتوونە بەناوبانگەکەی هەڵەبجە. بێگومان عادیلە خانم کاتێک کە باس کرێ وەکو ژنێکی میهرەبان، وەکو ژنێکی خانومان، وەکو سەرڕای ئەوەی لە دەسەڵاتە بۆ جۆرە بۆ بەڵام ئەڵێن کە لە مەجلیسیشە هەبووە خەڵک هەر حەزی کردو دانیشێ لەو مەجلیسەیە لەو شوێنەیە کە ئەو قسە و گفتوگویان لەگەڵا بکە واتە ڕێزێکی زیایی میوانی گرتووە، میوانداری خەڵکی کردووە، توانیوێتی بە جۆرێک دانیشێ لەگەڵ خەڵکەکانە خەڵک حەسکات لەو مەجلیسە بێت، خەڵک حەسکە لە دەوری بێت و زانیاری لێوەرگێت. باش وەسفکردنی ژنی کوردیا خۆ لە خراپ وەسفکردنی لە هەنگەڕی دەکانەوە پەیوەندی زۆر جار بە دیاردەگەرایی و دیاردەبینی گەڕیدەکەەوە هەبوو یاخود هەندێک جار پەیوەندی بە زانیاری پێشوەختەوە یاخود ئەو جۆرەی کە لە کولتور لە دابوونەریت ڕەنگە مەسەلەن گەڕیدێگە هاتە پێ جۆرێک لە دابوونەریت سەبارەت بە ژن پێگەی ژن لەو دابوونەریتە یاخود ڕۆڵی ژن لەو دابوونەریتە ئەگەر ڕۆڵێکی سلبی بوو بێ دابوونەریتەکەی لە لای کورد و ڕۆڵی ژنی لەو بوارە بە نێگەتیڤ و بە خراپ باس کردووە. جاریش بێگومان ئەوانش ئێمە دەزانین لەو بارودۆخ و لەو سەردەما ینی مەعریفە و زان و زانیاری بۆ شێو پێشکەوتو نەبوو هەندێک جار کە وەرگێڕەکە بۆ پەیوەندیشی بۆ جاری وایە ئەگەر ئێوەشەیە کە وەرگێڕەکە خۆی مەسەلەن شتەکانی نەگەیان دەبێ و هەندێکیشی هەیە ڕەنگە ئامانجی وەک بوو بێ لەوایە بۆ نمونە کەسی خوڕی وڵاتێک یاخود کاربەدەستی وڵاتێک بوو بێ بۆ نمونە
مەسەن هەرێکە لە ئیندمنز و مێجەرسۆن کە باسی عادلەخانە ملی نەداوە بە بریتانیەکان ملی بە عوسمانیەکانیش نەداوە ینی خۆی وەکو ینی فەرمانڕەوایەکی ناوچەی کوردی مامەڵی لەگەڵا کردو ئەم جۆرە هەندێک جار مل نەدانە وای کردووە کە ینی لەلایەن گەڕیدە و کوردناسەکان و سەبارەت بە ڕۆڵی ژن وەک جۆرێک لە ینی بە خراپی باسییان بکەن کە پەیوەندی بە چێوەیە بە پەیوەندی بە مەیلی دڵخوازی و سربەخۆخوازی فەرمانڕەوا ژنە کوردیەکە و یاخود فەرمانڕەوایکی ترەوە هەیە بۆیە ئەم جۆرە وەسفکردانە پەیوەندی بە ئەجەندای مەسەلەن گەڕیدەکانیشەوە هەیە کەسێک کە سیخۆڕ بوو بێ کەسێک کە بازرگان بوو بێ کەسێک کە مژدەبەرێکی ئاینی بوو بێ یعنی هەندێک جار لە ڕوانگەی بەرژەوەندی و باگراوەندەکەی خۆیەوە بەو جۆرە مامەڵی لەگەڵ تێڕوانی ژنی کووردا کردووە هەندێکی تریش یعنی واقعەکە بۆ نمونە بیانکی کە باس لەوە دەکات ژنی کورد لە دوای 25 ساڵ ئیتر سەمە نەقدێکە لە پێکاتە و لە ڕۆڵی ژنی کوردەی بینێ لە ڕووی شێوە ژیان و جەمالێتی کە لە سەرتا وەسفی دەکات پەیوەندی بەوەیە کە واقعەکەی بینیوە مەسەلەن لە تەمەنی 25 ساڵ ژنی بینی لە تەمەنی 15 ساڵی لە لوتکەی جوانیا بووە ژنیشی بینێ لە دوای تەمەنی 25 ساڵ و 30 ساڵی بەرەسەر سەیری کردووە کە نەهامەتەکانی ژیان ئەوە سەخت بووە لەسەری سەیرەکەی تێکشکاوە جەمالێتی نەماوە جوانی نەماوە توانای نەماوە ڕەونەقی نەماوە. هەروەها مێجەرسۆنیش کە بە شێوەی بازرگانێکی فارسی و بە ناوی غوڵام حوسێن شیرازیەوە لە ساڵی 1990 زاینی سەردانی کوردستانی کردووە هەموو ناوچەکانی کوردستان گەڕاوە و پەیوەندی زۆری لەگەڵ سەرۆکهۆز و کەسایەتیە باڵەکانی کوردستاندا پەیدا کردووە و هەڵەبجەشی بینیوە پتر لە 6 مانگ لە ماڵی وەسمان پاشا و نزیک لە عادیلەخان و تایت بەگی کوڕیدا ماوەتەوە بیرەوەری و باسێکی قەشەنگی لەو بارەیەوە لە کتێبە ناودارەکەیدا بە ناوی ڕەحلە متەنەکیرە ئیلا بیلاد مابەینە نەهرین و کوردستان تۆمار کردووە خاوەنی گەشتە بەناوبانگەکەی بۆ عێراق و کوردستان ساڵی 1990 یەکێک لەوانەی زۆر سەرسامی خەسڵەت و ڕەفتاری ژنانی کورد بە گشتی و ژنانی جاف بە تایبەتی بووە ناوبراو زۆر بە بایەخ و ستایشەوە باسی لە ڕێز و دلۆڤانی و کراوەیە و سربەستی و چالاکی ژنانی جاف کردووە کە تێیدا باسی عادیلەخانی ژنی وەسمان پاشای جاف و توانا و دەسەڵاتە کارگیڕی و کۆمەڵایەتی و بازرگانیەکانی و دەستکەوتە شارستانی و بیناسازیەکانی لە هەڵەبجەدا دەکات